وانجی هەر نیشتیمانی خۆمانە. برای شیرینم خەسترۆ لە نامەکەتدا نووسیوتە دەڵێی نەمدەتوانی چیتر لە کەرکووک بمێنمەوە. کارکردنم قەدەغە بوو، نان خواردنم قەدەغە بوو، مانەوەم لە ماڵ قەدەغە بوو، پیاسەم هەناسەم هەموو شتێکم قەدەغە بوو. کەچی خۆ کەرکووک نیشتیمانی خۆشمانە. برای شیرینم کەرکووک خۆ نیشتیمانی خۆشمانە. لە نامەکەتدا نووسیوتە دەڵێ سەری خۆم هەڵگرت، خۆم لەسەر سنووری ئێران دۆزیەوە، حەزم دەکرد بچمە مەهاباد، خوشکە ئاوارە و منداڵەکانی ببینمەوە، بەڵام سەر سنوور بە مووس، بە ژەهر، بە تاریکایی 100,000 پۆلیس تەلبەند کراوە. کەچی خۆ مەهاباد نیشتیمانی خۆشمانە. برای شیرینم مەهاباد نیشتیمانی خۆشمانە. لە نامەکەتدا نووسیوتە دەڵێ لەسەر سنووری ئێران پۆلیس ڕاویان ناین، کە گەیشتمە نێزیک هەکاری بە تەنیا نەبووم، 2500 کەس بووین. ئەم جاریان پۆلیسی تورک داوای پەسەپۆرتیان لێکردین. پەسەپۆرتی چی؟ ڕایان پێچاینە هوتێلێکی گەورەی شاری وان. لە نامەکەتدا نووسیوتە دەڵێ ئێستا 9 ڕۆژەوام لە شاری وان. پۆلیسی تورک ڕێمان نادەنێ بچین هەوای پاک و سازگاری ناو شارەکە هەڵبەمژین. گشت ئێوارەیەک بە بێجامەیەکی خەتخەتەوە لە پەنجەرەوە تەماشا دەکەم. وان ناو باژارەکەی تابڵەی خۆشە، شاخەکانی زۆر گەردەنکەش، باخچەکانی گەلێک ڕەنجین، کچەکانیشی کەزی شۆڕ و خەزێم شۆڕ و بەژن شۆڕ و گەلێک نازدارن. نووسیوتە دەڵێ لەم هوتێلە من تەنیا نیم پەناهەندە، 2500 کەسین. پۆلیسی تورک ڕێمان نادەنێ بچین هەوای پاک و سازگاری ناو شاری وان هەڵبەمژین. آخر وانیش هەر نیشتیمانی خۆمانە. برای شیرینم بۆیە وانیش هەر نیشتیمانی خۆمانە.